امساڵیش وەکو پار دووبارە لەدایک بوونم گر بەبێ تۆ ئەزانم کە قەت ناییتەوە بەڵام چاوەڕێتم هەموو ڕۆژ ئەمڕۆ بووم بە 30 ساڵ بەڵام ئەڵێی 3000 ساڵە لێم دووری وەرە دەستم بگرە بۆ هەمیشە وەرە مردم لە سەبووری لە خەیاڵی خۆمدا هەمیشە ئەم بینی کە خۆشبەختی لای من بەدڵ چاوەڕێت بووم ئەزیزم بەڵام هەر نەهاتی بۆ لای من نتبینی کە کرد لە دەستدا نتبینی و نەیان هێش بزانی تۆ تەنیا ئیشارەت بکرد بە ڕۆحم پێت دەدا باسانی هەمووی تەمەنم چاوەڕێت بم تۆ نەبینمەوە جارێکی تر ئەمساڵیش من و مۆمەکانم بەتەنیاین هەتا ساڵێکی تر ئەمڕۆ بووم بە 30 ساڵ